لە بۆ گفتوگوکنی زیاتر سەبارەت بە کۆنگرا بۆ حزبەکان و بەتایبەت بۆ پارتی دیموکراتی کوردستان چ گرنگێکیە؟ بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسەکان و شارەزای سیاسی لە ستۆدیۆ میانمانە. دکتۆر بەخێر بێت. زۆر بەڕێزی زۆر سپاس. دکتۆر، کۆنگرا بۆ حیزبێک و بەتایبەت بۆ پارتی دیموکراتی کوردستان بۆ پێویستە؟ سەرەتا پیرۆزبایی لە جەنابی سەرۆک و سەرجەم ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم بە بۆنەی بەستنی کۆنگرەوە. هیوادارم هەموو ڕۆژەکانی بەسەرکەوتووی ئەنجام بدرێن. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان کە حزبی سیاسی بۆچی کۆنگرە دەبەستێت، دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەبەر ئەوەی گۆڕانکاریەکان بەردەوام بوونیان هەیە و هەموو شتێک دەگۆڕدرێت و تەنها شتێک کە ناگۆڕدرێ خودی گۆڕانکاریە. بۆیە پێویستە هەر حزبێکی سیاسی لەگەڵ وەرچارخانەکان لەگەڵ گۆڕانکاریەکانە پێداچوونەوەیە بەخۆی بکات لە ڕووی پێکهاتەییەوە، پێداچوونەوەیەک بەخۆی بکات لە ڕووی استراتیژەوە و کار بکات بۆ ئەوەی کە بتوانێت خۆی تۆکمەتر بکات و هەڵ بکات بۆ ئەوەی کە زیاتر هەنگاو بنێ بۆ ئەوەی پێگەی جەماوەری خۆی زیاد بکات و لە هەمان کاتیشا کار بکات بۆ ئەوەی کە بتوانێت ئەگەر حکومڕان بێت دەسەڵاتەکەی بە باشترین شێوە بەڕێوە بەرێت. بەڵێ، بۆ حیزب گرنگە چەند ساڵێکی دیاریکرا و کۆنگرێک ببەستێت، چەند ساڵێکی دیاریکرا و کۆنگرێک ببەستە، یان بەپی زەڕورەتی سیاسی و دۆخی سیاسی پێویستە وەختەکانیشی بگۆڕێت؟ خۆی بەپێی وەکو چۆنەڵێت عورف پێویستە هەر 4 ساڵێک هەر حزبێکی سیاسی و لە پەیڕە و پرۆگرامی پارتی دیموکراتیشا هەیە کە 4 ساڵ جارێک حزب کۆنگرەی خۆی دەبەستێت. بەڵام هەلومەرجەکانش تەبعاً ئێمە باس لە ناوچەیەک دەکەین کە ناسەقامگیرە. هەرێمی کوردستان بەشێکە لە پێکهاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خۆتان دەزانن سەرجەم ململانەکان لەم ناوچەیە بە بەردەوامی بوونی هەیە. بۆیە زۆر جار دەبینین کە هەندێک دواکەوتن هەیە لە کاتەکانی. بۆ نمونە لە 2010 کاتێک کۆنگرە ئەنجام بدرا، دوای ئەوە کە دەبوای لە 2014 ئەنجام بدرێت، ئێوە دەزانن شەڕی داعش هاتە پێشەوە. دوای ئەوە قەیرانی کۆرۆنا کە کێشەیەکی تەندروستی جیهانی بوو. اینجا ئێستا باشترین دەرفەتە کە لەم چارەگەی یەکەمی سەدەی 21ەمە کار بکرێت بۆ ئەوەی کە وەکو پارتی دیموکراتی کوردستان بە استراتیژێکی نوێوە لەسەر کۆمەڵێک پرس کە پەیوەندی هەیە بە نەتەوە، پەیوەندی هەیە بە نیشتمان، پەیوەندی هەیە بە سیاست و بە ئابووری و لە هەمان کاتیشە ڤژنێک بدرێ بە تەواوی ئەندامەکانی بۆ ئەوەی کە بە باشترین شێوە هەوڵ بدەن پێکەوەییەک دروست بکرێت کە لە هەمان کاتیشە بێجگەلەوەش مەسەلەن حزبی سیاسی بۆ نوێکردنەوەی پێکهاتەی خۆی کار دەکات بە گۆڕینی با بڵێن ئەو کەسانێک کە لە ڕابردووە دوایی چۆن مەسەلەن جێگرەوەیان بۆ دروستە بێت و ئەمانە. لە هەمان کاتە پارتی دیموکراتی کوردستان بە بەراورد بە پارتەکانی تر پارتێکی ئاسایی نییە. ئەو خۆتان دەزانن پارتێکی جەماوەریە، قۆناغەکانی خەباتی ڕزگاری خوازی بەدەستی ئەو دەستی پێکردووە، چ لە شۆڕشی ئەیلول بێت، چ لە شۆڕشی گوڵان بێ. پاشان پارتی دیموکراتی کوردستان خاوەندی بەدەستێنانی ئۆتۆنۆمیە بۆ هەرێمی بۆ کوردستان و لە هەمان کاتیشە ڕۆڵی هەبووە لە سەرهەڵدانی ساڵی 1991، ڕۆڵی هەبووە لە دامەزراندنی دەستور لە هەرێمی دامەزراندنی پەرلەمان لە هەرێمی کوردستان. ئێستا کار دەکات بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان دەستوری بچەسپێت و لە هەمان کاتیشە کاری کردووە لەگەڵ بەغدایە کە مافەکانی گەلی کوردستان لە ناو دەستورە بچەسپێن و بپارێزرێن. ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کە لە ماوەی ڕابردووە هەموو مشتمڕێکی لەگەڵ بەغدا هەبووە، چ بە دیالۆگ بێت چ بەوەی کە بەرگری کردبێت لە مافەکانی گەلی کوردستان، هەوڵی داوە ئەو قەوارەی کە هەرێمی کوردستانە بپارێزرێت. بۆیە پارتی دیموکراتی کوردستان پارتێکی ئاسایی نییە، پارتێکە کە لە ڕابردوو لە خەباتی ڕزگاری خوازیە ڕۆڵی خۆی گێڕاوەوە، ئێستا لە ناو دەسەڵاتە و لە هەمان کاتژەکە لە ناو دەسەڵاتە پێویستە کار لەسەر نوێکردنەوە بکرێت. و خۆتان دەزانن کۆمەڵێک بابەتی جیهانی هاتۆتە ئاراوە، یەکێک لەوانە کێشەی ژینگەیە، یەکێک لەوانە کە شۆڕشی تەکنەلۆژیای زانیاری کە وەکو لە ساڵی 1946 کە دامەزرێنراوە بەو شێوەیە نەبووە کە ئێستا هەیە. کەواتە ئێمە نەوەیەکی نوێمان هەیە لە ناو خودی پارتی دیموکراتی کوردستانە، دەبێت لەگەڵ متورپە بکرێن لەگەڵ ئەو جیلەی کە لە ڕابردووە خەباتیان کردووە، ئەزمموی خۆیان تا چەند ئەمەی فراهەم کردووە.
پارتی دیموکراتی کوردستان بە باشترین شێوە ئەمەی فراهەم کردو. ئێمە دەبینین کە خوێنێکی نوێ هاتوۆتە ناو قیادەی پارتی دیموکراتی کوردستانەوە بە بەردەوامی ئەوە گۆڕانکاری لەسەر دەکرێەوە لە هەمان کاتیشە پارتی دیموکراتی کوردستان کاری کردووە لەسەر جیاکاری ئەرێنی بە مەبەستەی کە با بڵێن گرنگی بە جەندەری دەدات، یەکسانی جەندەری دەدات و ڕۆڵی ئافرەت پێگەی ئافرەت زیاتر دەکات. ئەو پارتی دیموکراتی کوردستانە یەکەم وەزیری نردووە بۆ بەغدا کە ئافرەتە و لە هەمان کاتیشە لە پەرلەمانە ڕۆڵی خۆیان دەجێڕن و لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانشە بوونی هەیە. بەڵێ ئەمەی کە تۆ گرنگی بە توێژێکی کە گرنگی کۆمەلگا دەدەی کەوە لە ئایندەیە مەسەن ڕۆڵی ئافرەت چەندێک زیاتر بێ ئەوەندە کۆمەلگاکەت هۆشیارتر و هۆشمەندتر دەبێت. ئەمانە هەمووی پارتی دیموکراتی کوردستان جیار دەکاتەوە لە حیزبەکانی تر. بەشێکی زۆر لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان دەڵێن پارتی حزبێکی بەتەمەنە بەڵام گەنجە، لە 76 لە 46ەوە هەیە بەڵام حزبێکی گەنجە و تا ئێستا بە گەنجی ماوەتەوە. گەنج لای پارتی چییە یاخود لە کاروباری سیاسیە چییە گەنجە، لە چ تەمەنێکا گەنجە؟ گەنج بیرە. ئێمە پارتی دیموکراتی کوردستان خۆتان دەزانن کەسایەتەیەکی کاریزمای وەکو مەلا مستەفای نەمر بارزانی نەمر سەرکردایەتی کردووە و دایمەزراندووە، خاوەندی ڕێبازێکە کە هیچ دەمێک کۆن نابێ، ئەویش ڕێبازێکی نەتەوەییە. ئێمە کار دەکەین بۆ ئەوەی کە خەباتی ڕزگاری خوازی بمانگەێنێ بەوەی کە سربەخۆیی بەدەست بهێنین و ئەمە قەت وەکو چۆن تەمەنی بۆ داناندرێ بۆیە بە گەنجی دەمێنێتەوە. لە هەمان کاتیشە وەکو باسم کرد پارتی دیموکراتی کوردستان وەڵامی ئەو پرسیارانە دەتەوە کە سەردەمین، ئەو پرسیارانەی کە ئێمە وەکو چۆنڵێ هاوچەرخمانی کردووە بە مۆدێرنەکردنی کۆمەلگاکە لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕۆڵ دەجێڕدرێت و جێپەنجەی خۆی بەجێ دەهێرێ بۆ ئەوەی کە کۆمەلگاکەمان بتوانێت هەڵ بکات لەگەڵ کۆمەلگای جیهانی، چ لە ڕووی دیموکراتیەوە بێت، چ لە ڕووی بەهاکانی تری ئەمرۆیی بێت وەکو پێکەوە ژیانی ئاشتیانە کە ئەمڕۆ دەبینن بەرهەمەکەی لە هەرێمی کوردستان کە چۆن ئەندامانی پارتی بێجگە لە کورد ئاشوریتایە، ئەرمەنیتایە، وەکو چۆنڵی پێکاتی تورکمانی تایە کە عەرەبی تایە کە خۆیان وەکو چۆنڵی بە خاوەندی ئەو ڕێبازە دەزانن و خۆیان قەناعەتیان بە بەهاکانی پارتی دیموکراتی کوردستان کردووە. بەڵێ لە کۆنگرەی 14 پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە هەندێک گۆڕانکاری بکات و تا چەند گرنگە پارتی دیموکراتی کوردستان لەم کۆنگرەیە زیاتر گرنگی بۆ بات هەڵبژارنی ئەندامەکانی بخاتەوە سەرباری جوگرافی و دیمۆگرافیش گرنگی بۆ پرسەشبا لە هەڵبژارنی ئەندامانە. بەڵێ ئێوە خۆتان دەزانن کە دۆخی ئێستای هەرێمی کوردستان وەکو ڕابردوو نییە پاش ئەوەی کە ڕێفەراندۆم بۆ سەربەخۆیی ئەنجام درا کە پێشەنگەکەی دووبارە پارتی دیموکراتی کوردستان بوو ناوچەیەکی زۆر لە هەرێمی کوردستان دابڕێنرا لە خاکی هەرێمی کوردستان و کە پارتی کوردستان بۆ ئەوە کار دەکات کە ئەو ناوچانە بگەڕێنرێنەوە سەر هەرێمی کوردستان. لە ڕووی دیمۆگرافیەوە دەبینن کە لەنگیەک هەیە لەو ڕووەوە، بۆیە گرنگە تەمان لە ناو ئەم کۆنگرێدا گرنگی بەو ناوچانە بدرێت کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانن بۆ ئەوەی کە ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان کاراتر لەوێ کار بکەن بۆ ئەوەی جەماوەر بەلای خۆیان ڕابچێشن زیاتر بۆ ئەوەی کە بتوانرێت خاکی هەرێمی کوردستان بە یەک پارچەیی بمێنێتەوە و بتوانرێت لە هەمان کاتیشە هەوڵ بدرێت ئەو مافانەی کە ئێمە لە دەستورە چەسپێنراوە زیاتر بەدەست بهێنرێت لە ڕێگەی ئەندامانی نوێی پارتی دیموکراتی کوردستانەوە. بەڵێ هەرچەنە لە بەشی لە قسەکانیشە خۆت باست کرد بەڵام دەمێت زیاتر ڕوونی کێتەوە بۆ ئەوەی خەڵک لەوە تێبگات. ڕەنگە خەڵکە نخبەکە تێبگات بەڵام خەڵکی خوا نخبە لەوە تێ نەگات کە پێیان وایە بە ڕەنگە کۆنگرە تەنها بۆ کاروبارێکی حیزبی و هەڵبژارنی سەرۆکی حیزب و جێگری سەرۆک و ئەندامانی سەرکردایەتی و بەدوای مەکتەبی سیاسی ئایا کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان تەنها بۆ کاروباری حیزبی ئەوەکەوەی سەرۆک و پۆستەکانی یەکلا بکاتەوە یان بارودۆخێکی ئێستا لێکەداتەوە و پلان بۆ داهاتووی دۆزی کوردیش ڕاڕێژێ؟ ڕێکخستنی حزب لە ڕووی پێکهاتیەوە بەشێکە لە ئەو ئەرکی کۆنگرە بۆ ئەوەی کە دیاری بکرێکێ سەرۆکە و کێ جێگرێتی و کێ ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی و ئەندامانی مەکتەبی سیاسیە. ئەمە بەشێکی کارەکەیە. ئەوی تریان کارکردنە لەسەر ئەو ڕەشنووسەی کە پێشکەش دەکرێەوە لەم ڕۆژەدا سبەینێ بڕیاری لەسەر دەدرێت کە ناوەڕۆکی ئەو پەیڕۆ پرۆگرامە چییە و بۆ کاری ئایندەی چی بکرێت. واتە استراتیژی پارتی دیموکراتی کوردستان چ لەسەر ئاستی نەتەوەی، چ لەسەر ئاستی نیشتیمانی، چ لەسەر سیاسی و ئابووری لەوێدا یەکلایی دەکرێتەوە. وەکو باسم کرد گۆڕانکاریەکان لە ناوچەکە
فراوانن و پارتی کوردستانی هەرێم پارتی دیموکراتی کوردستان کاری لەسەر ئەوە کردووە کە پەیوەندەکانی لەگەڵ جیهانی دەرەوە لەسەر ئاستی هەرێمی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەهێز بکات و هەروەها کاریگە لەسەر ئەوە کردووە کە ئەکادیمیای خۆی هەبێ و گرێد بدرێت بە تینکتانکەکانی دەرەوە بە دەستگا هەزریەکانی دەرەوە بۆ ئەوەی کە هەمیشە ئەو پارتە لە ئاستی ئەو پرسیارانە بێت کە ڕوبەڕووی کۆمەڵگەی کوردستان دەبێتەوە. بەڕێز دکتۆر سامان سۆرانی پسپۆڕی زانستە سیاسەکان و شارەزای سیاسی لە ئەستۆدیۆ لەگەڵماندا بوو. سپاس بۆ ئامادەبوونتان دکتۆر. سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن. ممنون.